بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئایا میدیا لە کوردستان تا چه ئەندازەیەک توانیوەتی وێنەیەکی ڕاستەقینەی واقع بۆ هاوڵاتی کورد بگوێزێتەوە؟ ئایا میدیای ئەهلیە کار لەسەر هاندان و ئاراستەکردنی توندوتیژانە و ڕوژاندن ئەکات؟ یان بە پێچەوانەوە میدیای دەسەڵات کار لەسەر دروستکردنی کۆمەلگایەکی بێدەنگ و مرۆڤی ملکەش دەکات؟ ئایا میدیای ئەهلیە پابەت نییە بە پرەنسیپە پیشەیەکانی کاری ڕۆژنامەنووسی و لە پێناو فرۆشی و بازاردا کار لەسەر پێشلکردنی بنەما ئێتیچەکانی ڕۆژنامەنووسی دەکات؟ یان بە پێچەوانەوە دەسەڵاتە حیزب میدیای دەسەڵات حیزب و بەرژەوەندەکان حیزب وەک بچینەی سەرەکی کاری میدیایی لە قەڵەم دەدات. لە نێوڕۆژی میدیای ئەمڕۆی کوردستاندا هوشیاری مرۆڤی کورد ئاگایی مرۆڤی کورد بەرامبەر بە واقع و بەرامبەر بە دنیای دەرەوە بەرەو کوێڕوە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان ئەحمەد میرەسەر نووسەری گۆڤاری لڤین و فرسە سۆفی مامۆستای زانکۆمان کردووە بە خێراتتانەکەم بەرنامەکەمان بەرداوام بێ و دوای ئەم ناوبڕا ئەگەینە وڵاتان. بینانی بەڕێز جارێکتر سڵاوتان لێبێ. کاک ئەحمەد پێم خۆشە سەرەتاوت لێ پرسم کە هیچێک لەو پرسە سەرچیانە یا لەو ڕخنە سەرچیانەی کە بەشێک لە چاودێرانی میدیای کوردی ئاراستەی میدیای ئەهلیەکەن بە شێوەیەکی گشتی و لە ناویشانە گۆڤاری لڤین ئەوەیە کە ئەم میدیایە بە شێوەیەکی گشتی کار لەسەر وروژاندن و کار لەسەر هەندانەکە نەک بە قەدەوەی گوێزانەوەی زانیاری بێ بە شێوەیەکی بێلانانە بۆ هاوڵاتی و کار لەسەر کۆمەڵێک عنوان و بابەتی سەرنجڕاکێش ئەکا نەک خوێندنەوەیەکی واقعانەی ئەو بابەتەی کە هەیە. ئەبێ لەوە دەست پێ بکەین ئایا وروژاندن لە میدیادا حرامە و حاڵەتێکی ناپیشەیە و حاڵەتێکی ناتەندروستە پێچوانەیە لە چه ڕۆژنامەیەکی دنیادا یاخود لە چ کەناڵێکی میدیایی دنیادا ئیسارە وەکو یەکێک لە بنەڕەتە پێویستیەکان مامەڵەی لەگەڵا ناکرێ. ئێمە لە بەدەم دوو ژوەر وروژاندنین. وروژاندنێکی پێویست کە پێویستە هەموو میدیای بزانێت بە چاوێکی عقلانی و بە بیرکردنەوەیکی ژیرانە مامەڵی لەگەڵا بکە. ئەم جۆرە ئیسارەیە یەکێکە لە ئۆنسورە سەرەکیەکانی میدیایکی ڕاستەقینە لە دنیادا. بەڵام ئەگە قسە بێ لەسەر وروژاندنی ناپێویست یا وروژاندنی ناسروشتی یا وروژاندنێک کە لە پێناو شێواندندا بێ ئەمە خیانەتە لە خوێنەر و خوێنەرێکی ناتێر دروزەکەی و خیانەتە لە سومعە و بەهای پیشەی ڕۆژنامەوانی هەر کەسێک کە پشتی پێ ببەستێ و تا تەجاوزکردنی سیفەتی ڕۆژنامەنووسیە و سێەم خیانەتە لە کەسایەتی ئەو ڕۆژنامەنووسی کە ئەوێ لەم ڕێگایەوانێ بەها بۆ خۆی و بەها بۆ ڕۆژنامەکەی دروستکە. ئەگەر ئەمە تەوزیف بکەین لەسەر ڕاگەاندنی ئازاد لە کوردستاندا لە کام جۆرە ئیسارەیە بە دڵنیاییەوە من پێم وایە ئەوەی کە خەڵک ناوی دەنێت وروژاندن هەرچەندە لە ئاستێکی پێویست و ئاستێکی باڵادا نیە بەڵام ئەو وروژاندنەی کە لە میدیای ئازاددا تا ڕادەیەک بوونی هەیە لە جۆری یەکەمە کە وەکو وروژاندنێکی پێویستە وەگەوەی کە لە ستانداری نێودەوڵەتیدا پێی دەوترێ خوێی ناوچێشتی میدیایشی ڕاستەقینە کە پێویستە بوونی هەبێت. بە تایبەت ئەمە لە دۆخی سروشتی میدیادا بەڵام لە کاتێکا کە میدیا بە دۆخێکی ناسروشتیا تێپەڕە بێت وەزیفەکەی تەنها شەڕ نابێت توانێت لەوەی کە تۆ بیت لە بەپێی چەند سەرچاوەیەکی جیاواز ABCD زانیاری ببەخشیتە خوێنەرەکانت بینەرەکانت بیسەرەکانت بەڵکو وەزیفەی ترت هەیە. ئەم وەزیفەیە ئیجبارت دەکات لەسەر ئەوەی کە لە پاڵ پێدانی زانیاریدا حاڵەتی ڕادماییکردن هەیە. بەڵام کاک ئەحمەد ئەمەوێت ئەوە دەپرسم کە ئەو ڕخنەی کە بەشێک لە چاودێران ئاراستی میدیای ئەهلیەکان سەبارەت بە وروژاندن بە تەنها ئەوە نیە بابەتێکی سەرنجڕاکێش هەڵبژێرێکە ئەرزێتێکی لە ناواقع هەبێت بەقەدەوەی هەڵبژاردننی کۆمەڵێک مقتەتەفاتە کۆمەڵێک دیمەنە لە ناو ژمارەیەکی زۆر لە دیمەنەکانی واقعە بۆ زیادکردنی نسبەتی فرۆشی ڕۆژنامە بۆ زیادکردنی نسبەتی خوێنەر لەسەر حسابی ناوەڕۆکی ڕاستەقینی بابەتەکە. ئەگەر کارێکی لەو جۆرە بێت کارێکی ناپرۆفشناڵانەیە بەڵام پرسیار لەوەدایە فعلەن میدیای ئازاد بریتیە لەم تایپە بریتیە لەوەی کە تەنها هێندێت تێبینی و مقتەتەفات بە خوێنەر و بینەر و بیسەرەکانی ئەفرۆشێتەوە یاخود ئیشکردنە لەسەر ئەو جومگانی کە لەناو کۆمەلگادا هەیە. کاگومێت واقعەکەیە لە میدیای ئێمەدا کە سەقافەی ڕۆژنامەوانیمان نییە ینی شتێک نییە پێی بوتێ ڕۆشنبیری ڕۆژنامەوانی نە لای دەسەڵات و نە لە لای ڕۆژنامەنووسەکان وەک نە لای جمهوریش چونکە ڕاگەاندن سێکوچکەیەکی پێکەوە بەسراوە لە نێوان ڕۆژنامەنووس لە سنتەرا دەسەڵات لەسەرەوە خوێنەر و جمهور لە خواری خۆیەوە
ڕۆشنبیریەک نییە کە ئەم سێجمگەیە پێکەوە گرێ بداتەوە پێمان وایە مەسەرەن ئەو واقعی لە کوردستانە هاتۆتە کایەوانێ دەسەڵات دێ تعریفی هەموو شتەکانە کاتەوە و ئەوەی بەو پێوانانەی خۆی نەگونجێت واتە بەو نەبێتە کاڵایەک بۆ بەرژی ئەو وایدا ئەنێ وایدا ئەتاشێت کە ئەمە خیانەت دەکات لە ئیشە بنەڕەتەکەی دادا ببوورە لە ڕووی ئەکادیمیەوە کاتێک کە ئێمە ئەبێدان بۆدا بنین کە ئێمە لە قەیرانە ئاژین هەم سیستەمی سیاسیمان قەیرانی تێدایە و سیستەمی ڕاگەاندنیشمان قەیرانی تێدایە تیۆرەکانی ڕاگەاندن لە بارودۆخی قێراناویدا باز لەوە دەکەن کە میدیا لە وەڵامی پرسیاری پێشوودا ویستم سەرنج بۆ ئەوە ڕابکێشم کە دوو حاڵەتە حاڵەتێکیان پێدانی زانیاریە حاڵەتێکیان حاڵەتی تەوجیهیە ینی تۆ ناکرێت کۆمەلگا بەجێ بهێڵی بەبێ ئەوەی کە پێی بڵێ چی ئەگوزارێت تەنها لە ڕێگای کۆمەڵی داتاوە نا تەنها ئەوە نییە کە تۆ لەم تەلەڤیزیۆنی خۆتەوە پێی بڵێ لە خۆپیشاندانەکانی سلەیمانیا 20 کەس کوژرا لە دەرەوەی ئەو 20 کەس کوژرانە ئەبێ ئەوەی پێ بڵێ هۆکاری ڕوودانی ئەم قەیرانە چی بوو ئەم شەید بوون یا کوژران یاخو پەلامادان یا سووتانی بازاڕێک چی بوو واتە وەیان ئەبێت هاوڵاتی چی بکە لە کاتی قەیرانە ئێمە پێمان عەفوم بکە دەسەڵات پێمان ئەڵێ ئێوە وەزیفەتان تەنها بریتە لە پێدانی زانیاری و ئەبێت ئەو دیوە تەوجیهەیە لێ لە ڕۆژنامەنووس بسێنە من پێم وایە بنەڕەتێکی ڕاستەقینە لە کاری میدیایی لە هەرێمی کوردستانە وونە ئەویش ئەوەیە کە ناتوانانی نەتەعریفیکەین و نەزاریاریشمان هەیە کە چۆن مامەڵەی زۆر سپاس بەڕێز مامۆستا فرسەد لە ڕوانگەی ئەو قسەی کاک ئەحمەدەوە کە باسی لەوە کە دەسەڵات میدیای دەسەڵات لە کوردستاندا دەیەوێت میدیای ئەهلی بەپێی پێوەرەکانی خۆی بپێ و لەم ڕوانگەیەوە بەردەوام میدیاکانی سەر بە هەردوو پارتی دەسەڵاتی داری حکومەت کوردستان بە شێوەیەکی گشتیتر ئەخێرنە ژێر ڕخنەی ئەوە کە ئەوەی لای ئەوان بنچینەیە بۆ کاری میدیایی بریتێ لە بەرژەوەندەکانی حیزب و بەرژەوەندەکانی حیزب لە هەموو قۆناغەکانە لە هەموو ئاستە جیاوازەکانی مامەڵەکردن لەگەڵ هەموو ڕووداوەکانە خاڵی سەرچیە و لەم بنچینەوە هەموو دنیای دەرەوە ئەپێون بە باش و بەخراپەوە دەگەشتی تۆچی من لەگەڵ ئەم ڕەهایی لەگەڵ ئەم مطلق گەرایە نیم کە هەڵسەنگاندن چ بۆ میدیای دەسەڵات و چ بۆ میدیای ئەهلی و میدیای ئۆپۆزیسیۆن بیکەین پێم وایە کاتێککە هەڵسەنگاندنی بۆ دەکەین جارێ پێش هەموو شتێک ئێمە لە کوردستان بەداخەوە تا ئێستا سنتەر و شوێنی ئەکادیمی زانستیمانە بۆی هەڵسەنگاندنمان بۆ بکات لە دوای ئێمە باسی ڕووداوەکانی دوای ئەم دوومانگە دەکەن کە ڕویانداوە ئایا پێوەری خەڵک پێوەری خوێنەری ئەو ڕۆژنامە ئەهلیانە حزبیانە ئەو کەناڵە ڕاگەیانانە ئۆپۆزیۆن چی بەسەر هاتووە دوای ئەم ڕووداوانە بۆیە ناچار دەبین شتەکان بە شێوەیەکی ڕێژەیی باز بکەین ینی هەر یەکەمان لە تێڕوانینی خۆمانەوە باس هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکەن بە تەکید لەم هەڵسەنگاندنش هەندێک زار لەوانەیە عاتفی بڕیار بدەین و لەوانەیە هەندێک زار نازانستیانە بڕیار بدەین بەڵام ئەوەی کە وەکو باسم کرد ئەو ڕێژەیە کە لە لای منە و لەو ماوەی ڕابردوو هەستم پێ کرد و هەڵسەنگاندنی بۆ دەکەم ئەوەیە کە هەندێک هەڵە خوێندنەوە بۆ تەواوی میدیا هەیە و هەندێک شت کە پێشووتر ڕوون و ئاشکرانە بوو ئێستا تەسەوەر دەکەم لەلایەن خەڵکی کوردستان من ئەمەیە مامۆستا پرسیارەکەی من ئەمەیە میدیای دەسەڵات تا چەندێک ئەو ڕخنەی لە ئەجیرە بەردەوام کە بەرژەوەندەکانی حیزب ئایدۆلۆژیای حیزب بەمانایەکی تر دی و بۆچوونی سەکردەکانی حیزب خیتابی ڕسمی میدیای دەسەڵات پێکهێنێ و لەسەر ئەم بنچینەی مامەڵە دەکات نەک خوێندنەوەیکی واقعیانەی واقعەیە نەک مامەڵەکردنێکی بێلایەنانە و پرۆفشناڵانی کاری میدیایی ئەگەر میدیای حزب بە پێوەری ئەوەی کە لەبەرەی دەسەڵاتەوە بێت لەوانەیە ئەمەیان حاڵەتێکی زۆر ناسروشتی نەبێت بەڵام ئەوەی کە ناسروشتیە و ئەوەی کە لە ماوەی ڕابردوو بۆ ئێمە سیر بۆ ئەوە بوو کە میدیای ئەهلی و میدیای کە ئازاد و هەریەکە لە ئێمە لەوانەیە بەشێکی بچووکی داهاتی خۆشمان بێ بۆمان تەرخان دەکرد و دەبانکڕی و دەمان خوێندەوە بەڵام بەداخەوە لە ڕووداوەکانی ئەم دوایە ئەم دابەشبوونە نەما بە تێڕوانینی من ئێستا دابەشبوونەکە دوو بەرەیە دابەشبوونێکە میدیای دەسەڵاتە و ئەمەشیان دیسان ڕێژەیە لە ناو میدیای ئەهلی و میدیای ئازادیش کۆمەڵێک ڕۆژنامە و رادیۆ و گۆڤار هەن تا ئێستا بە هەندێک پێوەری ئەتیکی ڕۆژنامەگەری مامەڵە دەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر وەکو باسم کرد هەڵسەنگاندنێک بکەین بەرەیەکیان بەرەی ئۆپۆزیسیۆنەوە بەرەیەکیشان بەرەی دەسەڵاتەوە پێشووتریش ئەوە دەگوترا کە معادلەیەکی غێر متەکافی ئەواتە نابەرامبەرە بەرەی دەسەڵات ئەوەندە میدیایەکی زەبەلاحی هەیە ئەوەی تر کەمترە بەڵام ئێستا ئەگەر بە عملیەکی حیسابیش دای بنین هەست دەکەین بە هەمان شێوە بەرەیەکی
گەورەش لەم بەرەوە هەیە کە بە هەموو قوتەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆندایە و خیتابێکی منەظەم و بۆیە بە تێڕوانینی من ئەم شێوازە تەقلیدیە کە پێشووتر هەبوو بۆ تەقسیمکردنی میدیا پێم وایە ئێستا نەماوە واتە بەس ببوورە ئاخر دەمەوێت بڵێم لەم دوایە میدیای ئەهلی بژمارەیەکیان دیسان تەکی دەکەمەوە بە ڕێژەی ئەمەشیان لە میدیایەکی ئینتقادی گواستیانەوە بەرەی خۆیان بۆ میدیایەکی دوژمنکارانە بەرامبەر دەسەڵات یعنی ئەم خیتابە ئینتقادیە کە پێویست بوو هەبێت و ئێمەش بە ضروری دەزانین لە کوردستان بەداخەوە خیتابەکە تحول بوو بۆ خیتابێکی عیدائی دەبوایە خیتابەکە لە خیتابێکی ڕقابی مابوایەوە بە یەکسانی ڕقابەی لەسەر ئۆپۆزیسیۆندا نابایە لەسەر هەڵس و کەوتەکانی لەسەر هەڵەکانی بە هەمان شێوەش بابەت جدیتریش لەسەر دەسەڵاتی دانابایەوە ڕقابەی کار و ڕەفتارەکانی دەسەڵاتی کردبایە بەڵام ئەمەمان نەبینی زۆر سپاس قسێکە تەبێ لەسەرەوە با من بڵێ فەرموو ببوورە من پێم وایە ئەبێ بە دیقەتتر بین و ئەکادیمیتر بین و زوڵم نەکەین لە کاتێک کە پۆلێن دەکەین پۆلێنکردنەکان نابێت پۆلێنکردنیشی میزاجی بێ و پۆلێنکردنیشی ئایدۆلۆژی بێت ئەوەی کە ئێستا گوزەرێ بەڕای چاودێرانی میدیای نێودەوڵەتی کە ئێستا زوومیان لەسەر هەرێمی کوردستانە میدیا چوار پۆلە ئێمە ناکرێت لە ڕوانگەیشی سیاسی خۆمانەوە میدیا بکەینە دوو پۆل یا پۆلێکی ئۆپۆزیسیۆن پۆلێکی دەسەڵات میدیا لە هەرێمی کوردستانە میدیای سوڵتە هەیە میدیای ئۆپۆزیسیۆن هەیە میدیای سێبەری سوڵتە هەیە و میدیای ئەهلیش هەیە حجمەکەی چۆنە و قەبارەکەی چۆنە و تەسیراتی چۆنە ئەو حاڵەتێکی جیاوازە ئەگەر لەسەر دۆخێکی گشتی لەسەر ئاستی دەوڵەت تا سەیری میدیا بکەین لە عالەمە میدیا سێ ئاستی هەیە میدیایە کە دیفاع لە سوڵتە ئاکات و ناساوە بە ئیعلامی سوڵتە میدیایەک تر هەیە مقاومەی سوڵتە ئاکا کە میدیای ئۆپۆزیسیۆنە میدیایەکەیە کە مراقبەی سوڵتە ئاکا کە میدیای ئازادە و میدیای ڕاستەقینەیە مۆدێلی یەکەم و دووەم لە میدیا زادەی قۆناغێکی مێژووین کە وەسەرچاوەکەیان ئەو نیزامە تۆتالیتاریانەیە ببوورە کاک ئەحمەد پرسیارەکە ئەمەیە میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان ئەو قسەی کاک فرسەت وتی بە شێوەیەکی تر لە ناوەندی جیاواز و لە ناو خەڵکی دیگەشەوە ئەم قسەیە کراوە کە میدیای ئەهلی لە کوردستان بە شێوەیەکی گشتی تەبەنای هەمان ئەو خیتابە ئیعلامیەکە کە ئۆپۆزیسیۆن هەیەتی و میدیایەکە بەردەوام دەنگدانەوەیەکی فراوانتر و شعبیتری میدیای ئۆپۆزیسیۆنە لە کوردستانە ئەمە زوڵمەکەیە ئەمە زوڵمەکەی ئەمە ناساندا ناسروشتەکەیە بۆ میدیا ئێمە ئەگەر باس لە ساهەڵدانی میدیای ئازاد و ئۆپۆزیسیۆن بکەین لە دوو قۆناغی جیاوازە یعنی ئێمە هەمومان شایدین لەسەر ساهەڵدانی میدیای ئازاد کاتێککە بوجودیە بۆ کەناڵانی کە پیانەوتێ میدیای ئازاد پێ سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە هەبووە و ئەجەندا و بیرکردنەوە و